دیارە من هەر لەسەر ئەم بابەتە پرسی دادگای فیدراڵی عێراق و هەروها ئەو کێشە سیاسیانی کە لێسادا لە عێراقدا بوونیان هەیە تەواوی حیزب و لایەنە سیاسیەکان جۆرێک لە پەرتەوازەی و شپرزەییان پێوە دیارە لە کوی پرۆسی سیاسی عێراقدا بە تایبەت لە پێگەنان و تشکیلەکردنی حکومەتی زۆر جار کێشە سیاسیەکان و ئەو پرسانەی کە لە عێراقدا هەیە تۆپەکە فرەدەداتە نێو دادگای فیدراڵی بەڵام لە بەرامبەردا دادگای فیدراڵی زۆر جار لە بەرامبەر داواکانیاندا وەڵام دەداتەوە کە کۆمەڵێک پرس پەیوەندی بە دادگاون یا هەر لە نوێترین وەڵامدانەوەی دادگای فیدراڵیش لەسەر داواکەی مقتدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر سەبارەت بە ڕەزامەندی دەربڕین بۆ هەڵوەشاندنەوەی پەرلەمانی عێراق وەڵامی داوەتەوە کاوە پرسێکی سیاسی و پەیوەندی بە دادگای فیدراڵیەوە نیە وەکو یەک لە تەواوی لەگەڵ کۆی حیزب سیاسەکانی عێراق بە یەک دووری دەوەستن لەسەرم بابەتە و هەروەها دادگا و پرسە دەستوری و سیاسەکان کەی دەتوان تێکەڵی پرسە سیاسیەکان بن کەی دەتوانی هەڵوێستی هەبێت لە پێناو بەرژەوەندی شقام و گەلی عێراقیدا من لەسەرم بابەتە میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەم دەکەم بەڕێز ئاری ئەحمەد کە بەڕێزیان یاساناسن ڕاستەوخۆ لە کەرکووکەوە میوانی من دەبێت کاک ئاری زۆر سپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت بزانم ڕۆڵی دادگای فیدراڵی چییە لێکلایکردنەوەی ئەم کێشانەی کە لە عێراقدا هەیە دەتوانێت ڕۆڵێکی بێلایەن ببینێ و هەروەها کەی دەتوانێت دەنگی هەبێت بۆ چارەسەری کێشەکان زۆر سپاس بۆیەوە زۆر سپاس بۆ بینەرانی کورسات نیوز دیارە لە ماوەی ڕابردووە ئەو کێشە سیاسیانەی لە پرۆسی سیاسی عێراق سەری هەڵداوە زۆر قوڵن و نەتیجە یاخود دەرەنجامی ئەو چێشمە سیاسیانەیە کەوا لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانە ڕۆ ئەدا بە تایبەت ئەو خیتابە فەوزەویەی کەوا لە ناو پرۆسی سیاسی عێراقا ئێستا بوونی هەیە و هەر کەس بەلایەکەوە جگەلەوە متمانە نەبوونی هێز و لایەنە سیاسیەکان بە یەکتری و تەنازل نەکردنیان لەبەر لە پێناو بەرژەوەندی خەڵکی عێراقا یاخود لە پێناو بەرژەوەندی گشتی عێراقا ئەمە وای کردووە کێشە سیاسیەکان زۆر قوڵتر بێتەوە و تەنانەت پەلی کێشاوە بۆ ئەوەی کە بڵین کێشە سیاسیەکان وای کردووە کە کێشە یاسایەکانیش قوڵتر بکاتەوە بێگومان ئەوەی کە ئێستا ڕوئەدا وەکو وتم کۆڵەکەی یاخود کۆبوونەوەی ئەو کێشانەیەکەوە لە ڕابردووە ڕوویداوە ئێستا دەرەنجامەکەی بینین و لە نێوان دیانە کە محکەمەی ئیتیحادیە محکەمەی ئیتیحادیش بە هەمان شێوە وەکو باسمان کردووە لە پێشووترە کەوا بەپێی یاسا و بەپێی دەستور ئەم محکەمەیە ڕێکخراوە هەر چەندێک خلاف هەیە لەسەر چۆنێتی ڕێکخستنی یاخود چۆنێتی تەشکیلکردنی ئەم محکەمەیە بارحاڵ ئەوەی کە ئێستا گرنگە کە محکەمەیەکەیە کە پێوترێن محکەمە خلافەکە ئەوەیە کەوا بەپی دەستور هاتووە لە مادەی 1992 کە محکەمەیەکی کە پێوترێن محکەمەی فیدرالی دا ئەمەزرێ لە دوای پەسەندکردنی دەستور و پێویستە ئەم محکەمەیە کۆمەڵێک دادوەری تیابێ و جگەلەوە کۆمەڵێک کەسانی پسپۆر لە یاسای تیابێ و باسی ئەوەی نەکردووەکەوا لە سەرجەم پێکهاتەکانی عێراق بێ دوای ئەوە ئەم دادگایەدا نەمەزراوە بەڵام دادگایەکمان هەیە کە پێوترێت دادگای ئیتیحادی بەدەل لە دادگای فیدرالی کە کۆمەڵێک کەس پێوترێ کە کۆمەڵێک کەس پێ ئەڵێ دادگای فیدرالی خۆی لە ئەسڵا محکەمەی ئیتیحادیە یاخود دادگای ئیتیحادیە ئەم دادگای ئیتیحادیە هەرچەنێەوەی کەوا بەپێی دەستور ئەو دادگای نییە کەوا لە دەستورە باسەکرێت بەڵام هەمان ڕۆڵ و هەمان سەلاحیات و هەمان مەهامی ئەو دادگای فیدرالی هەیە کە ئێستا پێی ئەوترێ محکەمە ئیتیحادی بە هەر حاڵ محکەمە ئیتیحادی بە پێی مادەی 1992 لە دەستوری عێراقیە بەدەر لەوە کە خۆشی یاسایەکی تایبەتی هەیە کە پێوترێ قانونی محکەمەی ئیتیحادی کە ئەو یاسایە باس لە میکانزم و ئالیەتی یاخود پەیڕەوکردنی ئەم دادگایەکە بۆ بڕیاردان لەسەر ئەو بابەتە چارەنووسازانەی کەوا لە بینی هەرێمەکان و لە بینی حکوومەتی ئیتیحادی و لە بینی دەسەڵاتەکان و لە بینی دەسەڵاتی تەشریع و دەسەڵاتی تەنفیزیە خۆ یەکێک لەو مەهامانەی کەوا محکەمەی ئیتیحادی هەیەی بریتیە لە مراقبەکردن و یاخود چاودێریکردنی ئەو نەسە قانونیان یاخود ئەو نەسە دەستوریانە کەوا لە دەستورە لەعدن یاخود پێچەوانەی دەستورن یەکێک لەو کێشانەی کەوا عێراق ئێستا تێیکەوتووە لەو کێشە سیاسیانی یاخود لە پرۆسی سیاسی کۆی پرۆسی سیاسی عێراقا ئێستا عێراق تێیکەوتووە ئەوەیە کەوا لایەنە سیاسیەکان یاخود بە دادگاکانیشەوە یاخود ئەتوانین بڵین بە سوڵتەیەکی یاخود بە موسسەیەکی دەستگایەکی گرنگی وەک دەستگای تەشریعی کە بریتیە لە پەرلەمان خۆی پێشێرکاری دەستوری و پێشێرکاری یاسایی ئەکات لێرەدا
ڕۆڵی محکمەی ئیتیحادی زۆر گرنگە بۆ ئەو بابەتە چارەنووسازانی کەوا بێت ڕقابە یاخود چاودێری لەسەر ئەو بابەتانە بکە کەوا سڵتەی قەضایی یاخود سڵتەی تەشریعی لێیلا ئەدا و کە بەنادەستوری یاخود پێشێلکاریی نادەستوری ئەکات. لێرەدا ئەمەوێ من باسی ئەوە بکەم کەوا ئێستا کێشەیەکی یاساییمان بۆ هاتۆتە پێش ئەوەیە کەوا لە دەرەنجامی هەڵبژاردنەکانە ڕوویداوە لە دوای پەسەندکردنی هەڵبژاردنەکانە ڕوویداوە کە پەسەندکردنی هەڵبژاردنەکان یەکێک لە مەهام و سەلاحیەتی محکمەی ئیتیحادی ئەوەیە کەوا پەسەندی دەرەنجامەکانی هەڵبژاردن بکە. خۆشبەختانە ئەم بابەتە ڕوویدا و هەتاکو ئێستا لەوانەیە بە شێوەیەک لە شێوەکان بڵین بابەتەکان بە دەستوری هاتووە هەرچەندێک خڕوقاتی دەستوری ڕوویداوە لە ماوەی ڕابردووە بەڵام با ئێستا باس ئەو بابەتە بکەین. باشە کاکاری دەمەوێت بزانم لە چ کاتێکدا دادگاکانی عێراق سەلاحەتی تەداخولکردن و نێوەندگیری و یەکلایکردنەوەی کێشە سیاسیەکانیان هەیە. ڕاستە ئەرکی دادگا تەنها لەسەر پرسە یاسایی و قانونیەکانە، بەڵام زۆر جار یاسا یاخود قانون و سیاست لە کۆمەڵێک خاڵا یەک دەگرنەوە. ئەم کێشانەی لە عێراقدا هەیەکەی دادگاکان دەتوانن تەداخولاتی تیا بکەن. بێگومان ئەوەی کە لە ماوەی ڕابردووە بینیمان محکمەی ئیتیحادی ڕۆڵێکی باشی هەبوو هەرچەندێک بە شێوەیەک لە شێوەکان ئەتوانم بڵێم لایدا لە بابەتە دەستوریەکانە، بەڵام بە تایبەتی لە ماوەی ڕابردووە ڕۆڵێکی باشیە بوو. لەوانە لەسەر پرسی یەکەم جەلسە یاخود یەکەم دانیشتنی پەرلەمان کەوا فتوایەکی باشیدا لەو بڕیارەیان موفق بوو کە ناوی جەلسەی یەکەمی بە پەرلەمانی برد بە دەستوری. ئەمە یەک. دووەم لە پرسی سەرۆک کۆمارە بە هەمان شێوە کۆمەڵێ بابەتی چارەسەر کرد وە لە بە هەمان شێوە بڕیارێکی زۆر گرنگ و چارەنووسازیدا لە دژی هەرێمی کوردستان ئەویش ئیلغاکردنەوەی یاسای نەوت و گازی هەرێم بوو. هەرچەندێ من لە کاتی خۆی ئەمەم بابەتەم وتووە کە هەرێم خۆی کەم تەرخەم بووە لەم بابەتەیە کە پێویست بوو بە شێوک لە شێوەکان لە ڕووی یاسایەوە دیفاع لە خۆی بکات لە محکمەی ئیتیحادی و ئامادەبوونی نوێنەرانی هەرێم لە محکمەی ئیتیحادی خۆی بۆ خۆی ئەوە ئەیتوانی بابەتەکەی یەکلا بکاتەوە لە بەرژەوەندی هەرێم، بەڵام ئەمەش بە هەمان شێوە وەکو بابەتەکانی تر وەلانرا و هەرێم بە خەمساردیەکەوە سەری ئەم بابەتەی کرد. ئەوەی محکمەی ئیتیحادی ڕۆڵی تیا ئەبینێ گرنگە و ئەوەی کە ئێستاش بە هەمان شێوە پێویستە ڕۆڵی تیا بینێ یەکلاکردنەوەی ئەم بابەتەیە کەوا کێشەی سیاسی یاخود پرۆسی سیاسی لە سەرتاپای عێراقا چقی بەستووە و بابەتەکە زۆر ئاڵۆز بووە جگە لەوەی دەرچەیەکی یاسایی جگە لەوەی دەرچەیەکی قانونی و دەستوری لە محکمەی ئیتیحادی و بڕیارێک لە محکمەی ئیتیحادی کە لە ماوەی ڕابردووە بینیمانە لە پێم وابێت لە دوێنە و ئەمڕۆیە بینیمانەکەەوە فتوای ئەو بابەتی داوە کە پێم وایە مۆفەقە بێت لەم بابەتەیەکەوە وتێتی هەڵوەشانەوەی پەرلەمان لە دەسەڵات و لە مهامی منانیە لەبەر چی؟ لەبەر ئەوەی هەڵوەشانەوەی پەرلەمان کە ئێستا باسێکی زۆر گەرمە لە ناو پرۆسی سیاسی عێراقەوە بە تایبەتی لە ناو هێز و لایەنە سیاسیەکانە کە بۆتە هەڕەشەیەکی مەترسیدار کەوا لایەنێک لە لایەنێکی تر ئەیکا کەوا کۆمەڵێک لە کۆمەڵێکی تر ئەیکا کەوا بابەتەکە وای لێ هاتووە گەیشتووە ئەوەی کەوا شەقامی بۆ بجوڵێندرێ. ئەمە محکمەی ئیتیحادی بڕیاری لەسەرەوەی داوە کەوتوێتی مەهامی منە خود لە دەسەڵاتی منە لە دەسەڵاتی منە دەرئەچێ لەبەر چی وتوێتی لەبەر ئەوەی هەوەشانەوەی پەرلەمان لە دەستورە ڕێکخراوە بە مادەیەکی قانونی کە مادەی 64 لە دەستوری هەمیشەی عێراق کە ئەو دەستورێکەوە زۆربەی خەڵکی عێراق لە 2005 پەسەندی کردووە و لە گشتپرسیە دەنگی پێداوە و بە هەمان شێوە لە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران میکانزم و ئالیەتی هەڵوەشانەوەی پەرلەمانە بە هەمان شێوە باس کراوە و بەدەر لەوە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانیشە باسی ئەم بابەتە کراوە. ئەگەر بیڵی ئەمە تەواو بکەم لەبەروی زۆر گرنگە هەم بۆ لایەنە سیاسیەکان و هەم بۆ ئەو ئەندام پەرلەمانانی کە بەڕاستی یعنی بێئاگان لە بابەتە یاسایەکان پێویستە لە مادەی 64 باس لەوە ئەکات کە هەڵوەشانەوەی پەرلەمان چۆن ئەکرێت بە دوو خاڵەکرێت. یەکەم پێویستە بە زۆرینەی دەنجی ئەندام پەرلەمانەکان بێ بە داواکردنی شێ سەرەتا بە داواکردنی سێبەشی پەرلەمان ئەم داوای ئەکرێ بۆ سەرۆکایەتی پەرلەمان و دواتر ئەچێتە بەرباس و دواتر بە زۆرینەی ڕەهای ئەندام پەرلەمان ئەم پەرلەمانە ئەتوانێت خۆی هەڵبۆشێنێتەوە و جگە لەوەش بە شێوەیەکی دیکەش ئەتوانین پەرلەمان هەڵبۆشێنینەوە. ئەویش ئەوەیە سەرۆک وەزیران داوا ئەکات
داوا ئەکات لە پەرلەمان و بە ڕەزامەندی سەرۆک کۆمار ئەتوانێت ئەم باسە بخاتە بەرباس و بیخاتە ناو پەرلەمانەوە و پەرلەمان بە زۆرینەی ڕەهای دەنگەکان دەنگی پێ بدە و خۆی هەڵبۆشێنێت. سەرۆکۆماری ئێستا و سەرۆکگوزیرانی ئێستا کە پێیان دەوترێت کاربڕێ کرد سەڵاحیەتیان هەیە؟ بێگومان ئەو سەڵاحیەتیان هەیە لەبەرەوەی ئێمە بیرمان نەچێ ئێستا کاربڕێکەرن بەڵام کاربڕێکەرن بۆ ئەوەی کەوا نەتوانن بڕیار لە بابەتێکی چارەنووساز بدەن بەڵام بۆ پرسە دەستوریەکان ئەتوانن مەهام و سەڵاحیاتی خۆیان بەکاربێنن و بابەتەکە بەپێی دەستور بەپێی یاسا ئاوهادا ڕێژاوە بە پێویستە ئەو سەرۆکۆماری ئێستا و سەرۆککۆماری ئێستا و سەرۆکوەزیرانی ئێستا هەڵبسن بە ئەم بابەتە و جگەلەوە دوای ئەوەی کە ئەم میکانزمە لە پەرلەمانی عێراقا تەواو بوو سەرۆکۆمار ئەو کاتە بە هەمان شێوە ئەتوانێت لە ماوەی 6 ڕۆژە هەڵبژاردننی سەرتاسەری ڕابگەێنێەوە داوا لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بکە کە ئەو میکانزم و ئالیەتە ڕێک بخەن بۆ هەڵبژاردننی سەرتاسەری لە هەڵبژاردننی گشتی لە سەرتاسەری عێراقا. ئەمە بابەتە یاسایەکەی ئەمە بابەتە دەستوریەکەیە بەدەر لەم بابەتە وەکو محکمەی ئیتیحادی باسی کردووە کە لە دەسەڵاتی هیچ کەسانیە کە بتوانێت محکمە کە بتوانێت ئەنجومەنی نوێنەران یاخود پەرلەمان هەڵبۆشێنێتەوە لەبەرچی یەکەم جاوتم بابەتێکی دەستوریمان هەیە کە ئێمە ناتوانین لا بدەین لێی و دووەم ئەوەمان بیر نەچێت کە پەرلەمان سڵتەی تەشریعی دەستگایەکی گرنگی وەکو مؤسسات وەکو سڵتەی تەشریعی ئستمداد و یاخود وەرگرتنی شەرعیەتی لە میلەتەوە وەرگرتووە. من ناتوانم ئەوها بە ئاسانی بە یەک دوو ڕۆژ یاخود بە داوایەک من بتوانم شەقامی بۆ بجوڵێنم و پەرلەمان هەڵبۆشێنم. جگەلەوەی دوو لە پرینسیپی عراقی لە کاتی کێشە نێوخۆییەکاندا لە کاتی تێکچوون و کۆمەڵێک پرسی سیاسی کە دێتە ئاراوە دەستور و قانونی عراقی دەتوانین بڵین جۆرێک لە کەم تەرخەمی یاخود جۆرێک لە مەتاتی لە یاساکانیدا هەیە. دەستور و قانونی عراق بە شێوەیەکدا ڕێژراوەتەوە کە ئەم دۆخانەی لە بەرچاو بێت بۆ حاڵەتێکی لە ناکاو کە ئەم حیزبە سیاسیانە نەتوانن کێشە سیاسیەکان چارەسەر بکەن بگەڕێنەوە بۆ دادگا. بێگومان هاوڕێی جان من یەک شت پێ بڵم ئەوەمان بیر نەچێ بۆ بینەرانیش بە ئەوە ڕوون بێ کە دەستوری عێراقی و یاساکانی عێراقی یەکێکە لەو یاسایانەی کە ئەو یاسا هەرە باشانەی کە لە ناوچەکەیە بوونی هەیە و ئەتوانم بڵێم یەکێکە لە یاسا هەرە باشەکانی ناوچەکە یاساکانمان هیچ کێشەی نییە و دەستوریشمان بە هەمان شێوەی هیچ کێشەی نییە و یەکێکە لە دەستورە جامدەکار و یەکێکە لە دەستورە بەقووەتەکان لە ناوچەکەیە. ئەوەی کە کێشەیە میلەتە ئەوەی کە کێشەیە لایەنە سیاسەکانە ئەوەی کە کێشەیە دام و دەستگا حکوومەکانەکەەوە وەکو خۆی پەیڕەوی یاسا ناکەن پەیڕەوی دەستور ناکەن و پێشێلکاری دەستوری و یاسا ناکەن و لە ڕێڕەوی ڕاستەقینە و جێبەجێکردنی دەستور و یاسا لادەن. نمونە بۆ ئەم بابەتەوە بەڵگەم بۆ ئەم بابەتاوەیەکەوە لە پرسی سەرۆک کۆمارە من بە یاسا بە دەستور بابەتەکە و میکانزمەکەم بۆ ڕێکخراوە پەرلەمان و هێز و لایەنە سیاسیەکان لەو بابەتەیە لایەندا. لە بابەتی هەڵوەشانەوەی پەرلەمانە بە هەمان شێوە ئەو بابەتە بە هەمان شێوە لە پێشێلکاریی زەقی دەستوریان کرد. یەکێک لەو پێشێلکاریانی کەوا لە ساڵی ڕابردووی بە درێژایی ئەم ساڵەیە کراوە ئەو پێشێلکارێت دەستوریە زەقەیە کەوا ڕەوتی سەدر لە دەست لە کارکێشانەوەیان کردیان. ئەمە یعنی پێوترێ جەریمەی دەستوری کفری دەستوری کە تۆ لە کاتێکە ساڵێکە تەواو نەکردی بێ داوا لە ئەندا پەرلەمانەکانت بکەیت دەست لە کار بچێشتنەوە و داوا بە شێوەیەک لە شێوەکان دەست لە کار کێشانەوەکە تەنها پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان بکەیت و سەرۆکی پەرلەمان کە خۆی سەرۆکی گەورەترین دەستگای مؤسساتی و تەشریعیە کە موافقت لەسەر ئەم بابەتە بکە کە بابەتێکی پێشێلکاری دەستوریە کەوا دوورە لە دەستوریەوە دوورە لە بابەتی یاساییەوە. باشە کاگاری لە قسەکانی پێشتر چەند هەنگاوێک دەگەڕێمەوە دواوە لادم چوو لە کاتی خۆی پرسیارت لێ بکەم. لە مادەی 64 هەڵە نەبم کە باس لە حل المەجلیس دەکات باسی حکومەتێکی متەکامل دەکات سەرۆک کۆمار و سەرۆکوەزیرانێکی متەکامل نەک کاربڕێکەر. لەم حاڵەتەشدا کە حل المەجلیس لە ڕێگەی ڕەزامەندی سەرۆکوەزیران و هەروە سەرۆک کۆمارەوە ڕێگە پێدراوە بۆ هەڵوەژاندنەوەی پەرلەمان لە کاتێکدا
پەرلەمان و حکوومەتێک کە پێک نهێنراوە لەلایەن پەرلەمانەوە هێشتا هیچ تێبینیەکی لەسەر نییە هەڵوەشانەوەی ئەم پەرلەمانە و ئەم پێکنێنانی ئەم حکوومەتە دووبارە لە قانوندا ڕێگە پێدراوە باسی لێوە کراوە. ئەگەر بگەڕێتەوە بۆ مادەی 64 بەڕوونی باس لە دوو خاڵا پێک هاتووە من زۆر بە باشی دیراسەیە و بابەتەم کردووە. یەکەم خاڵی باس لەوە ئەکاتکەوە هەڵوەشانەوەی پەرلەمان بەپێی دەستور ئەبێ و بە زۆرینەی ڕەهای دەنگی ئەندام پەرلەمانە کرێ بە دوو شێوە. یەکەم وەک باسم کرد بە داوایەک لە سێبەشی ئەندام پەرلەمانەکانەوە کە لە داوا لە سەرۆکاتی پەرلەمانەکەن و دواتر بە زۆرینەی دەنگی ڕەها پەرلەمان خۆی هەڵەوەشێنێتەوە. ئەمە یەک. دووەم سەرۆک وەزیران داوا لە سەرۆکاتی پەرلەمانەکە بە هەمان شێوە داوای هەڵەوشانەوەی پەرلەمانەکە بەڵام بە ڕەزامەندی سەرۆک کۆمار بەڵام ئەمەیان لە کاتی ئیستیجوابی سەرۆک وەزیران و کەسێکی تران نەبێ. ئەمەیان زۆر وازەحە کەوا هەڵوەشانەوەی پەرلەمان لە مادەی 64 لە خاڵی یەکەم بەم شێوەیە. دووەم خاڵی بە هیچ شێوەیەک باس لە حکوومەتی متەکامل ناکاوە حکوومەتێک ناکا کە تەصریف ئەعمال نەبێ کە ئەسڵ وایە حکوومەتەکە تەصریف ئەعمال نەبێ. بەڵام ئەگەر هاتو ئێمە بەپێی دەستور باسی ئەوەی نەکردبوو کەواتە مباحە جائیزە پێویستە ئەکرێت لە کاتی حکوومەتی تەصریف ئەعمالیشە. ئەگەر بیرمان نەچێت لە فەقرەیەکە لە فەقرەکانی کۆتایی مادەی 64 فەقرەی دووە ئەوەتا لە بەردەسمە باسی ئوموری تەصریف ئەعمالەکات کەواتە ئەو حکوومەتانی کەوا کاربڕێکردن بە هەمان شێوە ئەتوانن سەرۆکۆمار ئەتوانێت لە ماوەی 6 ڕۆژە داوای هەڵبژاردنێکی گشتی بکە لە سەرتاسەری عێراق. ئەمە وەکو مادەی 64 وەکو تەوزیحکردن لەسەر مادەی 64 کە پێویستە ئێمە پەیڕەوی ئەو مادەیە بکەین و دووربین لەو کێشە سیاسیانی کەوا بە لێدوانێکی سیاسیە بە خطابێکی سیاسی ئێمە بمانەوێ پەرلەمان کە استمدادی سوڵتەی یاخود سەلاحیات و شەرعیەتی لە خەڵکەوە کردووە کە بمانەوێ بە داوایەک یا بە داوایکی لایەنێک بتوانین هەڵی بوەشێنینەوە. ئەمە دوورە لە بابەتە یاسایەکان دوورە لە بابەتە دەستوریەکان و پێشێلکاریی دەستوری و یاسایی زەقە لە ماوەی ڕابردووە کە ئەکرێ و ئەگەر ئێستاش بکرێتەوە دووبارە بکرێتەوە بە هەمان شێوە پێشێلکاری دەستوری و یاساییە و من پێم وایە محکەمەی ئیتیحادی لەم بڕیارەیە موفق بووە کەوا باسی ئەو بابەتی کردووەکەوە توێتی من لە دەسەڵاتی منان نییە پەرلەمان هەڵبۆشێنمەوە ئەوە بە یاسا و بە دەستور ڕێ. دوو هەڵبژاردن لە ماوەیەکی کەمە ڕێگە پێدراوە لە ڕووی دەستورەوە کە ئێستا داواکرێ لە عێراق. چی بکەین لەبەرەوەی وەزعەکە لەبەرەوەی کێشە سیاسیەکان پرۆسی سیاسی لە عێراقا بە هەموو لایەنە سیاسیەکانەوە بەرپرسن لەم بابەتە و وەزعەکە هەلومەرجەکە پێشهاتە سیاسیەکان و ئەخوازیە کەوا ئەو پەرلەمانە خۆی هەڵبۆشێنێتەوە و ئەگەر کرا هەڵبژاردنێکی گشتی لە سەرتاسەری عێراق دووبارە ببێتەوە بە مەرجێک ئەگەر لایەنە سیاسیەکان بە گفتوگۆ نەگەیشتنە چارەسەر. من پێم وایە گفتوگۆ باشترین چارەسەرە بۆ ئەوەی کەوا هێز و لایەنە سیاسیەکان لەسەر مێزێک کۆب بنەوە و چارەسەری بابەتەکان چارەسەری کێش سیاسی کۆمەڵایەتی اقتصادی و دەستوری و یاساییش بە هەمان شێوە لە ڕێگای گفتوگۆوە بکرێ بەلایەنە کوردیەکانیشەوە. بەڕێز زاری ئەحمەد کە بە ڕێزیان یاساناز بوون ڕاستەخۆ لە کەرکووک و میوانی من بوون زۆر سپاس بۆ ئامادەبوونت.